بنای خۆی گەورە و میهرەبان ئازیزان خۆشەویستان لە هەر کوێگەن سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی تەبارەک و تەعالاتان لێبێت. ئێمە لە ماوەکانی ڕابردوودا بەڕاستی سیلسیلەیە کۆڕ و سیمینارەتمان لە شارەکانی بەریتانیا کرد. پێم خۆشە ناوی شارەکان بڵێین وەکو کۆڕبەندی ژیار لە وڵاتی بەریتانیا کە بریتی بوون لە شاری نۆتینگهام، گلاسگۆ، نیوکاسل، کاردیف، بریستۆل، پۆرتسمۆث، لیڤەرپول، هودرسفیلد هۆڵ، مانچستەر لەگەڵ شەفێڵد و پلەیمۆث و بێرمیگام. پێم خۆش بوو بەڕاستی دەربارەی ئەو کۆڕ و سیمینارەتانی کەوا لە شارەکان کردمان وەکو کۆڕبەندی ژیار لە بەریتانیا کەمە یەکەم جار نییە بەڕاستی کە کراوە. پێشووتریش هەمیشە لە خزمەتی ڕەوەندی کوردیا بووین لە وڵاتە و ئەم ئامانجمان لەم کۆڕانش بەڕاستی ئەوە بووە کە بتوانین خێزانێکی سەرکەوتوو دروستکەین، نمونەی منداڵی سەرکەوتوو دروست بێ لە وڵاتەیە و هەروها قوتابخانەکان و مزگەوتەکان لینکی زیاتر و ڕەبتی زیاتریان بەیەکەوە هەبێت و ئەو کۆڕە گرنگانش بەڕاستی جەنابی دکتۆر بەختیار ئەمە دووهەم جارێتی دێتەوە کۆڕانەمان بۆ کە لە شارەکانە. ومێ دەکەم ببێتە جێی ڕەزامەندی هەموو لایەکتان و پێم خۆشە لە لای ئێمەوە و گوێبیستی جەنابیان بین ئایا جەنابی دکتۆر هاتنت بۆ ئەم وڵاتە و بە تەجروبەی دوو جارت بۆ ئێرە تا چەند گەشتبینی بە ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا و هەروەها چۆن هەڵ ئەسەنگێنی ئاستی مەدرسە قوتابخانە کوردیەکانی وڵاتی بەریتانیا و لە ڕووی ئیداریشەوە هەستەکەی تا چەند تاکو ڕۆشتوین. سپاس بۆ جەنابێت تەمەن سپاس بخوای گەورە کە توانین بڵێن مێژوویەکی زۆر نییە زیاد لە 30 ساڵێک یان هەر لەو دەورایەکە کورد زەرورەتێکی وای هاتوۆتە پێشەوە کە سەردانی دەرەوەی وڵات بکات. ڕەنگە پێشتر زۆر بەکەم بووێ بەڵام درێژایی ئەم 20 ساڵە کۆمەڵێ خاڵی ئیجابی تێدا. خاڵی یەکەم زۆرە لە خێزان و خانوادەکان هەوڵیان داوە کە خۆیان بگونجێن لەگەڵم ژینگەیە. خاڵی دووەم خۆشبەختم کە ئەگەر باوکیان دایکیان تەنها بۆ ڕاوەدینار و ژیان و لەبەر مەعیشەت هاتبێتن بەڵام زۆرە لە خێزان و خانوادەکان لێرە منداڵەکانیان تێکەڵاوی خوێندن و تێکەڵاوی منهەج و پرۆگرامی ئێرە کردووە کە زۆر خۆشبەختم بە درێژای ئەم سەفەرەکە لە ئاستی زانکۆ، لە ئاستی پەیمانگا، لە ئاستی کۆلێژی بەرز تەنانەت لە ئاستی بڕوانامەی بەرزمان تیابیرون. خاڵی سێم لە کوردستانی خۆمان بە حکمی ئەوەی کە خێزان و خانوادە و عایلە و خانوادەکان زۆر لات کێشە نەبووە پەروەردەچی ئەکرێت چی ناکرێت چکە وتوتە هەر لەو نزیکەیە لە خاڵومامەوە نزیکە بەڵام کە دێ بوو ئێرە زۆرە لە خێزانەکان هەستیان کردووە کە دینداری گرنگە، پابەندبوون گرنگە، پەروەردە گرنگە. تەنانەت من ئەتوانم بڵێم بەڕێزێک گوتی کاکتۆر بە درێژایی 30 ساڵ 40 ساڵی کوردستان کە لێ بوومە بیرم لەوە نەکرێتەوە کە منداڵەکانم دەرزییان لە مزگەوت بۆ دانم بەس کاتێک کە دی بوو ئێرە سەرەکەی هەمووی ئیش لەسەر خێزان و خانوادە دەکات بۆ ڕەنگە خێزان و مناڵەکان فۆتێن بۆیە سەرەکەی لێرە لە بواری پەروەردەیە بەرەو پێشتر چووە خێزان و خانوادەکان زیاتر گرنگی بۆ دەدەن. مەسەری قوتابخانەکانش بەداخەوە چووکە هێشتا سەرەتاین بنچینێکی زۆر گەورەمان نییە. جارێ یەکەم کەمترین قوتابخانەمان هەیە کە ڕەبتی هەبێ بە حکوومەتی بەریتانیەوە، ینی کەمتر دایانگەمان هەبێ، باخچەمان هەبێ، قوتابخانەی ڕسمیمان هەبێ کە لە وڵاتی بەریتانیەوە ئیجازەی وەرگرت بێت. کەمەش بخۆی هەڵەیەکی گەورەی توانم بڵێم حکوومەتی خۆمانە کە بەداخەوە بۆ حکوومەت و قۆنسوڵێ و نوێنەرایەتی ئەو مشوریان بخواردایە کە هەر شارێک بینایەک بکرێتەوە بە خێزان و خانوادەکان بڵێن زەحمەتە بێ هەر مناڵەکەت بێنە بۆ ئێرە و بە پەروەردەیەکی باش و چاک و کوردانەش و بەڵام خۆناغەکانی خوێندنیشی پێتەواو بکەن کە پێم وایە جەنابشێت ئەزانی لێرە پاکستانی و سۆماڵی و زۆرێ لە هیندی و ئەوانە ئیشیان لەسەر کردووە. بۆیە لێرە هێواش دەستی پێکراوە کە هەندێک قوتابخانەیە بۆ ئەلفوبێ و بۆ بچینە کوردیەکان بۆ هەنێ ئەتیکێت و ئەخلاقیات مزگەوتەکان خۆیان هەندێک قوتابخانەیان کردوتەوە بۆ شەمە و یەکشەمان بەڵام بە کۆی ئەوە ئومێدبەخشە کە الحەمدولیلا خێزان و خانوادەکان وعیکیان بۆ دروست بووە دوای ئەوەی کە زۆرە لە خێزانەکان ئافاقەیەکی داراییان بۆ هاتووە بۆ کۆڵی قەرز و قۆڵی لەسەر نەما بەڵام اینجا مشوریەوە دەخوا هەم خۆی چۆن باشکات هەم منداڵەکان و هەم خێزان و خانوادەکان چۆن باشتر بکات. دەست خۆش بە جەنابی دکتۆر تا چەند کاری کۆڕبەندی ژیار بە گرنگە بینی لە وڵاتی بەریتانیا بە خۆتزانی کۆڕبەندی ژیاریان وەکو معلوماتی بدەمە بەڕێزت کە ئێمە 37 مزگەوتی کوردیمان هەیە لە وڵاتی بەریتانیا. کۆڕبەندی ژیار چەترێکە بۆ زۆرینەی مزگەوتە کوردیەکان و زۆرینەی قوتابخانە کوردیەکان لە ماوەکانی ڕابردوو خزمەتی زۆر باشی کردووە و یەکێک لەو خزمەتانەشی کەوا ئێستا هەیەتی ئەوەیە کە خول و سیمینارات بۆ مەدرسەکان و بۆ ئیدارەکان و جەنابێت ئەمڕۆ یەکێک بووی لەوانە. پێشتر توانین بڵین لە ئاستی شارەکان جوهدی شەخسی بووە. ئەگەر کۆڕبەندی زانایانیش هەبوو بێت بەڵام لەوە چێ کاتی بوو بێت و زۆر لۆکەڵ بوو بێت بەڵام خۆشبەختانە ژیار بیری لەوە کردووە کە چۆن بتوانین مامۆستا ئاینیەکان، قوتابخانەکان، پێشنوێژەکان، مامۆستا بەڕێزەکان، داعی و بانخوازەکان لینکێکیان بۆ دروستکەین چۆن بتوانین زنجیرەیە سیمینار و چالاکی لە هەموو شارەکان تەقدیم بکەین کە ئەم جارە ژیار بەڕاستی ئەو مبادرەی کردووە کە لەم پەڕی شەرق بۆ ئەو پەڕی غەرب لە ناوەڕاست لە دەرەوە لە
لە شوێنە دوورەکان هێواش هەنگاو بە هەنگاوکە ئەمە تقریبا شتێکی جوانی کردو یەکەم مامۆستایانی ئاینی مامۆستای قوتابخانەکان دایک و باوکەکان خێزانەکان و تەنانەت لە هەندێک شوێن گەنجەکانش بە یەکەوە ڕەبط دەکات بۆی بە هەمومان بە زمانی حاڵ کە لە زۆر شوێن وتمان بە زمانی حاڵ بڵین ئێمە جالێکین قەلیلین کەمین ئەگەر بێت و مشور یەکتری نەخۆین و ئیش لەسەر یەکتری نەکەین و یەکتر باشتر و چاکتر نەکەین پێم وایە زوو ئەتوێنەوە بەڕاستی ناتوانین شوێن پەنجەی خۆمان دەرکەین بۆیە ژیان شتێکی زۆر باش و چاکی کردووە کە توانین بڵین لەو مامۆستا بەڕێزانە کە زۆر لە شارەکان گەڕان مزگەوتیان دروست کردووە کە بخۆی مەوایە کە پشتگیریەکی زۆر باشە بۆ خێزانەکان مەدارسیان دروست کردووە کە ئەمە ینی زۆر گرنگە ینی جێگەی ئومێدەکە دایک و باوکێک گەر خۆی خەریکی ڕاوەدنیار بێ بەڵام خەڵکێکی تر هەیە لە ڕێی ژیار و لە ڕێی کۆربەندەوە خەمی مناڵەکان خەمی گەنجەکان خەمی خێزان و خانەوەدەکانەخوا ئومێد بەخشە من دڵنیام ئینشاڵڵا لە داهاتوو باشتر و چاکترە بێ. من لە کۆتاییە دەڵێم دواوتەی دکتۆر جەنابی دکتۆر کە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی کە لێرە بوویت ئەم هەموو شارەت بینی شاری زۆرت بینی سیمیناری زۆرت هەبوو ئاگام لێ جاری وابوو 5 سەعات بە سیارە ئەچووی بۆ سیمینارێک 4 سەعات دەچووی بۆ سیمینارێک لەم شارانە و لەم هەموو ینی جیاوار بڕتام و ڕنگ و بۆنە کوردی لە شارەکانە بینیت ئەتەوێت کۆتا پەیامت کە تۆ ئەمڕۆ کۆتا پەیامتە لە کۆتا سیمینارت دەبێت لە بەریتانیا کۆتا پەیامی جەنابەت چی ئەبێ بۆ ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا؟ وڵی جا سوپاسی خوا دەکەم کە الحەمدولillah خێزانە کوردەکانی ئێمە تامەزرۆی پەروەردەن تامەزرۆی ئەخلاقن تامەزرۆی ڕەوشتن تامەزرۆی ئەوەن کە شتێک فێر بن و منداڵەکانی نەفوتی لایەزال ئەگەر کەمینەیەکی کەمیشە بەڵام لایەزار زۆرێک لە گەورەکان پارە و سیارە و خانی خۆشی ئەم وڵاتە زۆر بێهۆشی نەکردو هەمیشە هۆڵی مناڵەکەیەتی هۆشی ئەوەیە مناڵەکەی نەفەوتێ بۆیە بە هەمومانەوە ئومێد دەکەم ئینشاءالله و تعالی دایک و باوکان خۆیان خەمخۆر بن خەڵکانێکی تریش ئەو چاو لە ئێمە بکاو لە داهاتووی ئینشاءالله تەنانەت حکوومەت وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا هەموو ئەزیزانی کە دەوڵەمەندەکان کە ڕۆڵ و کاریگەریان هەیە بیر لەوە بکەین و چۆن بتوانین قوتابخانە زانکۆ پەیمانگاشتی باشتر و چاکتر دروستکرێ بۆ جالی کوردی چکە ئەوەندەی من بزانم ژمارەکەمان کەم نیە ژمارەیەکە کە هی ئەوەیە کە هەموومان خەمی لێ بخۆین و بتوانین ئیشی لەسەرکردن بۆ داهاتوو. لە ماوەی 13 ڕۆژدا جەنابی دکتۆر بەختیار تاڵەبانی 12 کۆڕ لە 12 شاری جیاواز لە 12 جوگرافیای جیاواز بوو بە خەرمانێک و بوو بە بەرەکەتێک بۆ تەواوی ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا بەڕاستی ئێمە زۆر سوپاسیەکەین هەموو جار پێمانەوە دکتۆر پێویستمان بە ئیسراحەتی خۆتە ئێمە خەمی تۆمانە حەزەکەین تۆ ئیسراحەتت هەبێت نە من پێویستیم بە ئەوەیە زیاتر سوود بگەێنم بە ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا بۆیە هەموو کاتەکانی خۆی هەموو ئیسراحەتەکانی هەموو ساتەکانی ژیانی خۆی بەخشی بە ڕەوەندی کوردی ئێمە وەکو ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا قەنزاری ئەم پیاوە ئازیز و خۆشەویستەین خی گەورە بیپارێزێ بەرەکەت خاتە تەمەنیەوە ژیاریش بەردەوام بێ لە خزمەتکردنی کورد و لە خزمەتی ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا و تەواوی ئەوروپا و کوردستانی شرینی خۆمان دووبارە داوای لە خی پەروەردگارەکەین ئەم پیاوە بەڕێزە سەلامەتکەوە بۆ ئێمە بێڵێت و هەر بە خۆشی بێت و هەر بە خەیر بێت و سەرچاوانمان